ڕۆژنامەیەکی ئەمریکی باسی گرێکوێرەی پێکهێنانی حکوومەتی عێراق دەکات. ئایا سوودانی دەتوانێت بۆ 4 ساڵی دیکە ببێتەوە سەرۆک وەزیرانی عێراق؟ بەڕێڕای ئەوەی سوودانی براوەی هەڵبژاردننی ئەمجارەیە، بەڵام ناتوانێت بە تەنها پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق بۆ خۆی یەکلا بکاتەوە. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی ئێستای عێراق خۆی بۆ ئەمریکا یەکلا کردوتەوە، هەرچەندە لە هەڵبژاردنەکەدا زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بردوتەوە، بەڵام هێشتا ژمارەی کورسیەکانی هێندە نییە دڵنیایی لە سەرکەوتنی بدات بۆ بوونەوەی بە سەرۆک وەزیرانی عێراق. ئەوەش بەپێی راپۆرتی ڕۆژنامەی نیویۆرک تایمسی ئەمریکی. بەپێی ئەنجامی بەرایی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، هاوپەیمانێتیەکەی سوودانی بە ناوی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی بردوتەوە، بەڵام ژمارەی کورسیە بەدەستهاتووەکان هێندە نییە بتوانێت بە ئاسانی سەرۆکایەتی کابینەی حکوومەتی داهاتوو بۆ خۆی یەکلا بکاتەوە، چونکە ژمارەی کورسی ڕکابەرەکانیشی زۆرە و پێویستی بەڕازیکردنی بەشێکیانە بۆ پێکهێنانی حکوومەت. وەک لە راپۆرتەکەی نیویۆرک تایمز داهاتووە، سوودانی ئەوەی بامریکیەکان یەکلا کردوتەوە ئەو سەرۆک وەزیرانەیە دەتوانێت ڕێگری بکات لە هەژمونی ئێران لە عێراق، بەڵام سەرۆک وەزیران ڕوبەڕووی ژمارەیەک ڕکابەری دەبێتەوە کە بانگەشەی ئەوە دەکەن ناهێڵن بۆ دووەم خۆل سەرۆکایەتی حکوومەتی عێراق بکات. ئەو پێ دوایە سوودانی بتوانێت ببێتەوە سەرۆک وەزیران؟